کتێبێک لەسەر شۆڕش و ڕاپەڕینەکانی گەلی کورد کە ئەزانین هەل لە ڕابردووەوە گەلی کورد لە هەموو ئەو شۆڕش و ڕاپەڕینانە و لە هەموو ئەو هەوڵانەی کە دوایەتی بۆ بەدەستێنانی ئازادی و بۆ بەدەستێنانی ئەوەی کە بتوانین ژیانێکی ئاسوودەی و لە خاکی خۆمانە و لە ژێر ئاڵای خۆمانە بتوانین ژیان بگوزارێنین. ئەمەش پێویستی بەوە بووە کە چەندین شۆڕشی جۆرا جۆر ئەنجام بدرێ و لە ڕابردووە هەتاوەکو لەم ئازادی کە ئێستاەتیا دانیشتوین و چەندین خوێنیش دراوە تاوەکو بەوم ئازادیە بەدەست بهێنرێ. بۆیە ئەم شۆڕشانە و ئەم ڕاپەڕینانە پێویستی بەوەیە کە جارێکی تر ئەرشیف بکرێتەوە لە مێژووە لە هەوڵەکانە هەمیشە هەوڵ درراوە لە ڕێگەی وێنە لە ڕێگەی ئەو بابەتانی کە پەیوەست بووە بە شۆڕشەوە لە ڕێگەی ئەو نووسەر دەست نووسرانەی کە لە ڕێگەی پێشمەرگەکانەوە لە ڕێگەی گروپەکانەوە لە نێو شار بە یاخود لە شاق پێ کۆکراونەتەوە ئەمانە هەمووی ببێتە بەشێک لە مێژووی ئێمە. لەم نێوەندەیە ئەم کتێبە بەشێکی ترە بێت لەوەی کە چۆن بتوانین ئێمە شۆڕشەکان و هەروە ڕاپەڕینەکانی گەلی کورد کۆ بکرێتەوە و بتوانێت ببێتە ئەرشیفێک لە کتێبخانەی کوردیا ڕنگدانەوەی هەبێت و بتوانینەوەی داهاتوو بتوانێت سوودی لێ ببینێ. کەم کتێبەش لە ژێرناونیشانی شۆڕش و ڕاپەڕینەکانی گەلی کورد لە باشووری کوردستان لە ساڵی 1990 تا ساڵی 1990 کەم کتێبەش نووسینی زۆر بەڕێز کاکشاکار عەباس ئەوێزیە کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆلای ئێمە میوانە کە گفتوگۆیە هەم لەسەر کتێبەکە بکەین هەم لەسەر ئەوەی کە چۆن توانوێتی تەواوی ئەو شۆڕش و بابەتانی کە پێویستە بە میلەتی کوردەوە کۆی کردوێتەوە و توانین بە شێوەیەکی باش زانیاریمان باتێ. کاکشاکار زۆر زۆر بەخێر بەیبرانی باش زۆر سپاس بۆ بەڕێستان سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان شادمانم بە دیداری بەڕێستان. زۆر سپاس بۆ پێدانی ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئامادەبوونێمە دەستخۆشیت لێکەین. سپاس بۆی کە گەنجێک توانی بێتی هەست بۆ پرسیارەتی بکا کە لە پێش ئێمە لەوانەیە ئێمە کەسیشمان لەدایک نەبووین ئەو شۆڕشانە هەمووی بانجام گەێنراوە تاکۆم ئازادیە. ئەم بیرۆکەیە لە چیەوە پەرەیسان لە چیەوە تۆ هەوڵتدا لە چیەوە دەستت کرد بۆی کە ئەم بابەتانە کۆ بکەیتەوە؟ سەرەتای دروستبوونی ئەم بیرۆکەیە ئەگەڕێتەوە بۆ دەوری 3-4 ساڵ پێش ئێستا بە دیاریکراوی 4 ساڵ بۆ 4 ساڵ و نیو و گێڕانەوەی ئەم بەشە مێژوویە یعنی ئەم 91 ساڵە لەم قۆناغەیە لە ماوەی ئەم چەند ساڵەیە سەرنجین شۆڕش کراوە بۆ ئازادی و سربەخۆیی کوردستان. ئەوەی لەسەر ئەوان بۆ وەک شۆڕشگێڕان جێبەجێیان کردووە ئەوەی کە ماوەتەوانێت لەسەر ئێمەیە کە ئەو مێژووە بپارێزین و بینوسینەوە بۆ جیلەکانی داهاتوو لە چەند کتێبێکا بیخێنە ڕوو بۆ ئەوەی نەفەوتێ و لە بەردەستی هەموو ئەو بەڕێزانە بێت کە ڕۆژێک لە ڕۆژان دیراسەتی بکەنیان لە کۆڵینەوەی لەبارەوە بکەن. زۆر باشە. جا پێمان بڵێ بەڕێزت کاکشاکار بەدەر لەوەی کە هەوڵت داوە مێژوونەوە 1 ساڵ خەبات و شۆڕشی کورد لەناو ئەم کتێبەیە کۆ بکەیتەوە زانیاری لەسەر بڵاو بکەیتەوە چ تایبەتمەندیەکی تروەکو و زانیاری نوێی تازە دەوڵەمەندکردنی زانیاریەکان هەتاکو ئێستا بووە ئەمانە لە کتێبەکەی تۆیە وا بکات جیاواز بێت لە کارە مێژوویەکانی تر. جیاوازی ئەم کتێبە بووە گەڕێتەوانێک کە ئێمە هەم لە مقدیمەکەش ئاماژەمان پێ کردووە کە زیاتر گرنگیمان خستۆتە سەر گێڕانەوەی ئەو کەسانی کە ڕاستە و خۆ بەشدار بوون بەدەر لە کتێبەکان کە نووسەرە بەڕێزەکان نووسیویانە مێژوو نووسەکان ئێمە وەک سەرچاوەیە کتێبەکانیشمان بەکارهێناوە بەڵام لە بەشێکی زۆریشە تیشکمان خستۆتە سەر گێڕانەوەی ئەو کەسانەی کە ڕاستە و خۆ بەشدار بوون بەتایبەت بۆ ئەو بەشە لە مێژوو کە نزیکەوە تا ئەو کەسانە نەک شۆڕشەکانی بۆ نمونە شۆڕشی شێخ مەحموودیان ڕاپەڕینی بەردەرکی سەرا یعنی ئەگەر ئەو بەڕێزانە ما بێتیشن لە قۆناغێکی وای تەمەنان کە نەتوانن زۆرشت بۆ ئێمە باس بکەن بەڵام لە قۆناغە نزیکەکانە بەتایبەت لە شۆڕشی نوێیان لە شۆڕشی ئەیلولا کەسی زۆر باشمانەیە کە ئەتوانین زانیاریان لێوەربگرین. باشە ئەم سەرچاوانەی کە تۆ دەست کەوتووە بە کوردستان هەمووی گشتی بۆ هەموو پارچەکان بە شۆڕشەکانە لە نێو کتێبەیە کۆکرێتەوە؟ لەم کتێبە تەنها شۆڕشی باشووری کوردستان ئیشەڵا لە داهاتووە پلانمان هەیە کە لە چەند بەرگێکی ترا شۆڕش و ڕاپەڕینەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکووریش سەرچاوەکان پشتێ بەچی بەستووە تاوەکو بتوانی چکە کاڵی باز لە مێژووەکەیە بێ مێژووەکو خۆی بنووسێتەوە. یعنی ئەم نووسینەوەیش پێویستی بەوەیە کە دروستترین زانیاری بگاتەوەی کە تۆ بیکەیتە ناو کتێبەکەتەوە. سەرچاوەکانە لەکوێوە دەستکەوتە؟ سەرچاوەکان بەشێکی زۆری چوونەتە لای ئەو کەسانەی کە شارەزا بوون و ئاگای و زانیاری تەواویان هەبووە و 50 کتێبیشمان بەکار هێناوە لەگەڵ 7 ڕۆژنامە و بەڵگەنامە. ڕۆژنامە و بەڵگەنامەکان بەدەر لە ڕۆژنامە و بەڵگەنامەی کوردی ڕۆژنامەی فەڕەنسیمان بەکارهێناوە کە وەرگراوەتە سەر زمانی کوردی ڕۆژنامەی بەڵگەنامە نهێنیەکانی ئینگلیزمان بەکارهێناوە کە لە کتێبەکانی زۆر بەڕێز
خوالی خۆش دکتۆر کەمال مەزهەر هاتۆمار کراوە ئیتر بەشێکی تریش لە ڕۆژنامە بەڵگەنامەی عێراقیمان بەکارهێناوە ڕۆژنامەی سەورەمان بەکارهێناوە ڕۆژنامەی لوبنانیمان بەکارهێناوە زیاتریش ماخسۆتە سەر ئەو ڕۆژنامە بەڵگەنامان ئەم سەرچاوانەی کە باست کرد ئایا بە ئاسانی بەردەست بوون یان دۆزینەوەیان کارێکی زەحمەت دۆزینەوەیان وڵا کارێکی زۆر زەحمەت بوو کە ئەشمان دۆزیێوانێ بەشێکی زۆری بە زمانی عەرەبی بوو ئیتر وەرگەڕانی ئەو سەرچاوانە بۆ ئێمە هەر خۆی کۆسپێک بوو نەمانێت جەنابەت بەردەست بوو بۆ منە هەر لە کتێبخانە کوردیەکان یان ناچار بوو بچیتە دەرەوەی کوردستانیش لە کتێبخانە کوردیەکان بەردەست بوو لە هەنێک لە کتێبی مێژونووسەکانیش بەردەست بوو لەگەڵ ژمارەی ئەو ڕۆژنامانەی کە ئێمە ئەمانویست لە بنکەی ڕۆژنامەکان وەرمانەگر یعنی ئەگەڕاینەوە بۆ ئەو ژمارەیە لە ئەرشیفەکانە هەوڵمانەدا ئەو ژمارەیە بێنین کە ئێمە بیکن بە سەرچاوێک و ئێمە پێویستمان زۆر باشە زۆر جار ئێماگەر بگەڕینەوە بۆ ڕابردوو بۆ مێژوو لە سەردەمی شێخ مەحموودە هەنی تەنانەت کە ئینگلیزەکان لێرە بوون ئێمە زۆر جاڵین کورتناسەکان ئەم کورتناسانە دەستنووسیان هەبووە یعنی لە بابەتەکانی کە پەیوەست بۆ بە شۆڕشەوە پەیوەست بۆ بە ئەو بابەتە کللتوریانەی کە لەم ناوچەیە گوزەراوە نووسیانەتەوە ئەو دەستنووسانەی چی بەردەستکەوتووە کە بتوانانی جێ بکەیتەوە لێرە خۆی دەستنووسی ڕۆژهەڵات ناسەکان بۆ ئێمە زۆر زۆر گرنگ بۆ یعنی بەجددی ئەوەنەی ڕۆژهەڵات ناس گرنگی بە مێژووی کورداوە بڕوان ناکەم هیچ مێژونووسێکی کورد ئەوەنە دیراسە و لێکۆڵینەوەی کردبێ بە تایبەت ڕۆژهەڵات ناسە ئینگلیزەکان ڕۆژهەڵات ناسە رووسیەکان باسی نیکیتینی فەڕەنسی کە لە جەنگی جیهانی یەکەمە لەم ناوچەیە بووە کە چۆتەوانێ بۆ فەڕەنسا لە 1950 گۆڤارێکی دەرکردو بە ناوی گۆڤاری باسی نیکیتینی فەڕەنسیەوە کە ئەو گۆڤارەش بەشێک لە ژمارەکانی وەرگەڕاونەتە سەر زمانی کوردی ئێمەش ئەوانەمان وەک سەرچاوێک بەکارێناوە بە هەمان شێوە کتێبەکەی ئەدمۆنس کە ئەویش بە هەمان شێوە ڕۆژهەڵات ناسێک بووە هاتووتە ئەم ناوچێ و لە کتێبەکە ئەوەندە بە جوانی باسی گەلی کوردی کردووە کە بڕوان ناکەم هیچ مێژونووسێک ئەوەنە حەقی پێدابێ زۆر باش جا پێمان بڵێ جەنابەت باسی ئەوت کرد هەندێک لە زانیاریەکانت لە زاری کەسانێکەوە وەرگرتووە کە خۆیان بەشداربووی کۆمەڵک لە شۆڕش و لە ڕاپەڕینەکە بوون پێم خۆشە بەڕێزت باسی ئەمە بکەیت چۆن ئەو کەسانت دۆزیەوە چۆن با بڵین زانیاریەکانت لێ وەرئەگرتن خۆی زۆربەی ئەو کەسانی کە لە ڕابردووە پێشمەرگە بوون و بەشداری شۆڕش بوون ئێستا ئەگەر خۆشیان نەبێ نووسەرێک هەساوە بە گێڕانەوەی بیرەوەریەکانیان بیرەوەریەکانیان ئێمە ئەچوینە لایەن لە پاڵ بیرەوەریەکانی خۆیانە ئێمە هەنێ زانیاری تریشمان لێ وەرەگرتن کە سوودمان لێ وەرەگرت بۆ شۆڕشەکانی تریش کە بیرەوەریەکانی لێک شۆڕشان نووسی بێتەوانێ ئێمە هەموو شتەکانیمان لێ وەرەگرت و لە شۆڕشەکانی تریشە یعنی چۆنەڵی ئەمانون لەسەر زاری ئەم بەڕێزەوە بەم شێوەیە گێڕاوێتیوانێ یعنی هەر کاتێک هەر زانیارێکمان وەرگرت بێ ناوی کەسەکەمان هێناوە یان کە کتێبێکمان بەکارێ نابێت لە ئەسنائی شەرحە لە گێڕانەوەی ڕووداوەکانە ناوی نووسەرەکە و ناوی کتێبەکەشیمان هێناوە بۆی هەر کاتێکەکە کەسێک خوێن دێوانێ حەزبکە زانیاری زیاتری هەبێت لەو بارەیەوە بگەڕێتەوە بۆ ئەو کتێبانە و زانیاری زیاتری دەست زۆر باشە هەندێک لەوەی کە باس لەوەکەن بۆ نمونە ڕاپەڕینەکەی بەردێکی سەرە یعنی بە ژن و پیا و مناڵ و پیر و گەنجۆ هەمووی بەشداری تیا بووە ئەن زۆر جار ببوورە سەرچاوە هەیە کە نووسیویانە لەسەرم ڕاپەڕینە بەڵام زۆر کاتیش ئێستا لەسەر زاری ئەو کەسانەی کە ئەیجڕنەوە کۆمەڵە کەسایەتی زیاکەن کە لەوانەیە لە ناو کتێبەکانە بەرجۆمان نەکەوت بێ چەند گرنگی داوە بۆی کە مادام لەسەر شۆڕش و ڕاپەڕینەکان ئەم کتێبەت نووسیوە مافی کەس نەخورێت بۆی کامیان ناویان بوتێ مێژوو وەک جەنابەت لە سەرەتا فەرمووت ئەبێ وەک خۆی بگەڕێتەوانێ هەر کەسێکیش کە بەشدار بوو بێ یعنی ڕاپەڕینی بەردەرکی سەرا ڕاپەڕینێکی جەماوەری بڕاست هیچ کەسێک هیچ مێژونووسێکیش ناتوانێت بێت ناوی تاک بە تاکی بەڵام کۆمەڵە کەسایەتی هەبوون کە کۆمەڵە کەسایەتی بەڵێ وەک هەیئەتی وەتەنیە کە لە سەرەتا دامەزرا کە دژی ئەو هەڵبژار نەبوو کە لە ڕاپەڕینی بەردەرکی سەرا کە لە ڕاپەڕین لە سەرا بکرێ هەر ئەوەش هۆکار بوو بۆ ئەنجامدانی ڕاپەڕینەکە ئێمە ئەندامانی هەیئەتی وەتەنیە هەموویمان باس کردووە کە چۆنەڵی وەک ڕێبەرێکی گەلی کورد لە شاری سلێمانیە کە دژی ئەو هەڵبژارد نەبن ئێمە ناوی ئەو بەڕێزانەمان هەر هەمووی هێناوە کە بە سەرۆکایەتی زۆر بەڕێز خوا لە خۆش بوو ئەزمی بەگی بابان بوو ئیتر ناوی هەموو ئەو کەسان توێمان هێناوەکە لەم هەیئەتەیە بەشدار بوون چەندین یادداشنامەیان پێشکەش کردبێ یادداشنامەکە بە مۆر و ئیمزای خۆیانەوە ئێمە لە کتێبەکە باسمان کردو و دامانناوە زۆر باش هەبووە ڕووداوێک کە بە پێی بە دوواداچوونەکانی بەڕێزت تۆ ڕاستکردنەوەیەکت ئەنجام دابێت لە کتێبەکە تا بۆی ڕاستکردنەوە وەک ڕاستکردنەوە ناچووکە هەر کەسێک کە شتێکە نووسێتەوانێ ئەگاتە یەقین ئەنج ئەو شتە تۆمارەکە لە لای خۆی بەڵام چۆنەڵی وەک
پاکویەک وەک پاکژەیەک هەنێک شتمان لێلا بردووە لە ئەوانیش یعنی هەنێک شتمان وەرگرتووە هەنێک شتیشمان لێلا داوە هەم بۆ پوختی کتێبەکەش و یعنی چۆنەڵی بە ویستومانە زانیاریەکان زۆر پەرش و بڵاو نەبێتەوانێت بە شێوەیەکی پوخت بیگەڕینەوانێت باشە لەم کتێبەیە زۆر جار ئێمە لەگەڵ کۆمەڵی لە نووسەرەکانە چاوپێکەوتنمان کردووە لەگەڵ ئەوەی کە بابەتە مێژوویەکانیشی باسکە کۆمەڵە وێنەبوونی هەبووە وێنەکان کە کۆمەڵە وێنەشمانداناوە وێنەکانتان داناوە بۆی کە توانین زیاتر ئاشنایەتیمان هەبێ بۆ کات و سەردەمەی کە شۆڕشەکانی تیا بووە بۆ نمونە پشتبەستن بەو شەڕانەی یاخود ئەو شەڕانەی لە ناوچەیە کاڕوویاوە لەوە زانیاریەکانتان چۆن دەستکەوت بێ ئەگەر هەندێکیان کتێبی لەسەر نەبێت ئەو زانیاریانە یعنی ئەو شەڕانە بە تایبەت شەڕەکانی شۆڕشی نوێ و شۆڕشی ئەیلول بەشێکی زۆری ئەو ڤیددیوانەمان دەستکەوتووە کە لەو سەردەمای تۆمار کراون و تا ئێستا پارێزراون یعنی بەشێک لە داستانەکان لەسەر زاری ئەو کەسانە بوون کە ڕاستەوخۆ بەشدار بوون ئەوانەی کە لە کتێبە ئێمە دەستمان نەکەوتون چکە ڕاستی بەشێک لە داستانەکان ئێمە بۆ نمونە لە شۆڕشی نوێیە زیاتر لە 10 داستانمان باس کردووە لەو 10 داستانەیە لەوا 5 داستانی لە کتێبەکانە پارێزراو بێتن ئەوانی تر هەمووی لەسەر زاری ئەو بەڕێزانەوە بوون کە بەشدار بوون و حتا ینی راپۆرتی تەلەڤیزیۆنیشان پێشکەش کردووە ئێمە سوودمان لە ئەوانە بینیوە و ڕێک قسەی خۆیانمان کۆپی پێیس کردووە بۆی کە ببێت بە مەسادرێکی ڕئیسی لە کتێبەکە نووسینی کتێبێکی مێژووی لەم چەشنان ئەویش بۆ مێژووینەوە 1 ساڵە بە دەرلەو باباتانێک کە باست کرد چ کێشەیەکی تر چ ئاستەنگێکی تر لانەیە لە بەردەم نووسەرێک و هەروەها بەڕێزت دروست کرابێت یان دروستی بکە ئاسانگەکان وڵا کۆمەڵێک ئاسان هەبوون لەوانە نەبوونی ئەرشیفێکی تایبەت کە زانیاریەکان بپارێزرێ یعنی ئێمە هەتا جاری وا هەبوو هەتا زانیارێکمان دەستکەوتو هەتا کتێبێکمان دەستکەوتویان هەتا ژمارە ڕۆژنامەیەکمان دەستکەوتووە بە مانگ چاوەڕێ بووین چونکە ئەرشیفێکی تایبەتمانی ئەگەر ئەرشیفێکیشمان هەبێ هێندە کۆن بووە یعنی ئەگەر وەک زانیارێک بەکاری بێنی تۆزە ئەستەمە بێ و نەبوونی تەرجمە یعنی چۆنەڵی لە ڕووی تەرجمە شەوانی ئاسەنگمان بۆ دروست بە کاتێک زانیارێکمان بە عەرەبی وەرەگرت تا ئەمان وەرمانەگەێرا بۆ سەر زمانی کوردی ئەوەش ئاسەنگێک بوو لە بەردەمێمەیە زۆر باشە لەگەڵ هەموو ئەوەی کە تۆ باسی شۆڕشەکەی باسی ئەو شەڕاناکەی باسی ڕاپەڕینەکانەکەی لەم نێوەندەشە لەگەڵەوەی بارودۆخی کورد لەو کاتانەیە لە ساڵی هەفتاکانە تا ساڵینەوە یەک بارودۆخێکی نەخوازرا بوو ینی هەمووی لە مەترسیا بوو هەموو پێشمەرگەکانمان لە شاخ بوون بەڵام وەکو سەرۆک مام جەلال ڕۆحی شاد بێت لەو بارودۆخەشە هەوڵیا پەیوەندیەکان لەگە وڵاتانی دەرەوە بەستێت ئەمانە هەمووی بۆ مێژوە بێ بمێنێت ینی بۆ نمونە کۆبوونەوەکانی لە قاهیرە لە وڵاتی میسر پەیوەند باسکردنی دۆزی کورد ناردنی نامە بۆ حیزبە جیاوازەکان بۆی پەیوەندیەکان زیاتر بتەو بێ ئەمانە تا چەند گرنگیت پێیاوە کە بتوانین لە 100% گرنگیمان پێیاوە حتا لە سەردەمی شۆڕشی ئەیلولەوانێ وەک بەڕێزە فەرموود جەنابی مام جەلال کە چەند ڕۆڵ و کاریگەری هەبووە هەر لە کۆنگرەی قاهیرە بۆ یەکێتی عەرەب کە نێردراوانی کورد لەوێ بەشدار بوون بە سەرۆکایەتی مام جەلال و لەوێ نامەیەکی مام جەلال دراوە بە سەرۆکی کۆنگرەکە کە داوای دۆزی کوردی کردووە لە نامەکە ئەوەی خسۆتە ڕوو ئەگەر هات و عێراق یەکیتی کۆماری بەس لەگەڵ سووریا و میسر ئەو کاتە هەرێمی کوردستان وەک هەرێمێکی سەربەخۆی لێدێ یعنی ڕۆڵ و کاریگەریان زۆر بەتایبەت لە ناوچەکانی سلێمانیا ڕۆڵ و کاریگەریەکی بەرچاویان هەبووە حتا لە دوای ناکۆکی دروستبوونەوەی ناکۆکیەکان و سەرهەڵدانی شەڕ و ناکۆکیەکان ناوچەکانی سوورداش هەتاوەکو دەفەری گەرمیان بە سەرۆکایەتی جەلال تاڵەبانی بووە چەندین شەڕ و ڕوبەڕووبوونەوە لەم ناوچەیە ڕوویداوە هەر بە سەرۆکایەتی جەنابیان و لە دوای نەمانی شۆڕشی ئەیلولیش لە سەرهەڵدانی شۆڕشی نوێ بە هەمان شێوە باسی ڕۆڵ و کاریگەریەکانیمان کردووە کە چۆن لە وڵاتانی دەرەوە بووە دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان دوایی گەڕانەوەیان بۆ ناوخۆی کوردستان و دواتر ڕوودانی کارەساتی هەکاری کە بۆ خۆی کۆسپێکی زۆر گەورەیە بەڵام گرنگ ئەوە بوو کە دووبارە سەریان هەڵدایەوانێ و دەستیان بە شۆڕش کردوانێ هەموو ئەوانەمان بە شێوەیەکی ڕاست و دروست باس کردو باسی ئەوەت کرد کە ئیشەڵا بە تەمای نووسینی کتێبی دیکەشی پێمان بڵێ لە چ بوارەکە ئایا هەر بۆ نمونە گێڕانەوەی مێژووی خەبات و شۆڕشەکانە یاخود بابەتێکی ترە و لە چ بۆ نمونە پارچەیەکی کوردستان هەر گێڕانەوەی مێژووی شۆڕشەکان ئەبێ بەڵام ئەم جاران لەوە چێ بیکەین بە شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستانیان باکووریان ڕۆژئاوا جارێ بڕیانمان لەسەرەوە نایەوە کە کام پارچەیە بێ بەڵام ئەم کتێبیانەکەین بە بەرگێک و مێژووی سێ پارچەکەی تری کوردستان شۆڕشەکانیان ئەکەین بە سێ بەرگی تر ویشەڵا
پش بەخوا ئەیکەینە بەردەسی بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی کە بەردەوام بیت کارێکی زۆر باشەکە ئێمە دەستخۆشی لێکەین سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵیش بین ئێمە زیاتر خۆشحاڵ بین زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ پێدانیەوە زۆر سپاسانە